لەگەل بەڕێز حاجی عدنان خودیە کۆمپانیایە بام و ترابل ژە لەندەنێ بارەی سکایپێ میوانێ مەیە بەڕێز حاجی سڵاو بلوە بن di serdema koronayê de hûn weke kompanya bam û travel yan jî bi giştî kompanya karê wan çi guhartinin yêm ser de hatine kirin çi ziyan dêtin سڵاوی خوای گەورە لە جەنابتان و ڕۆژتان باش ڕۆژی بینەرانی ڕووداویش باش بە نسبەت سەکتەری ئێمە وەکو گەشتیاری لە سەرەتای هاتنی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە لە کۆڤید 19 ناسراوە لە هەفتەی سێ بە دواوە ئێمەش وەکو هەموو سەکتەرەکانی تری ژیان دەستکرا بە وەستانی ئەم سەکتەرە چونکە ئەمە سەکتەرێکی گرنگە و پاش ئەوە ئیتر ئێمەش وەستاین و کەوتینە ئەوەی کەوا ئیتر هیچ تجارەتێک و هیچ بزنسێک نەکەین چونکە گەشت وەستا ئیتر هاتوچۆی خەڵک وەستا ینی ژیان وەستا تەنها کۆمەڵێک کاری گرنگ مابوو کە ئەویش سەکتەرەکانی خواردەمەنی و خۆراک و ئەوانە بوو بگرە زەرەرێکی گەورەترین زەرەر بەر زەرەری گەشتیاری کەوتووە باشە نها بریتانیای چ تدبیر وەرگرتنە هیچ هێسانکاری کرنە di derbarê wan hêlên geştan ji bo welatan be ji Brîtanya bû welatên din be yan welatên din bo Brîtanyayê be bi taybet em behsa Brîtanya dikin ji ber ku hûn li Lendanê بەڵێ هەر وەکو جەنابتان وەکو لە راپۆرتەکە ئیشارەتان پێکردوای مشتومڕێکی 5 ڕۆژی یەکێتی ئەوروپا بڕیاری ئەوەیاندا کەوا ڕووی سنوورەکانیان بکەنەوە بۆ 15 وڵات حتمما لاتان معلومەکەەوە بەریتانیاش تا ئێستا هەلێکێتی ئەوروپایە تا کۆتایی ساڵی ئەم ساڵ کە دیسەمبەرەکە بەریتانیاش ئەندامە لەو یەکێتیە هێشتا نەچوەتە بواری جێبەجێکردنەوە کابڕاتە دەرەوە یەکێتی ئەوروپا بە تەکید هاتنە ناوەی گەشتیار بۆ ئێرە و چوونە دەرەوە لە بەریتانیا ئەوەش ڕێکاری یاسایی خۆی هەیە بە تایبەتی ئەوانەی کە دێنە ناو بەریتانیاوە بۆ نمونە پێویستە بەگەشتنیان لە فڕۆکەخانە لەوێ فۆرمێک هەیە پڕی ئەەکەنەوە ئەو فۆرمە زانیاری تایبەت ئەدرێ بە فڕۆکەخانە لەکوێ نیشتەجێ بن کۆنتاکتیان شوێنی مەسکەنیان مانەوەیان پێویستە ئەو کەسانە خۆپارێزی بکەن پێڵن ئایسۆلیت ئایسۆلیتەکەن بۆ ماوەی 2 هەفتە خۆیان ئایسۆلۆتەکەن ئەگەر ئەو خەڵکە خەڵکێکی دەرەوەی بەریتانیا بێژی بەڵام ئەو خەڵکەی کە لە دەرەوەی لە ناوی بەریتانیا بۆ ڕۆشت بێتە دەرەوە بێتەوە بۆ ئێرە بۆ نمونە ئیسە چەنەها خەڵکمان هەیە کەوا گیری خواردووە ستەک بووە کە دێتەوە بۆ ناو بەریتانیا بە هەمان شێوە ئەو فۆرمە پڕەکاتەوە و دیسانەوە ئەبێ بچێتەوە ماڵەوە لە ماڵەوە بۆ ماوەی 14 ڕۆژ بۆی کەرەنتینە بکات و نێتە دەرەوە ئەویش بۆ چییە بۆ ئەوەی پاراستنی شەپۆلی دووهەمە بۆ ئەوەی کەوا ئەو خەڵکە بپارێزیە لەوەی کەوا شەپۆلی دووهەم ڕوو نەداتەوە بۆیە ئەم 14 ڕۆژەیان داناوە اینجا هەر کەسێکیش بێت و لە یاساشکێنی بکە لە ئەم 14 ڕۆژە بۆ نمونە پەناڵتیەکێ غرامە ئەکرێت ینی لە هەنگاوی یەکەمە 100 پاوان غرامە ئەکرێت بەڵام ئەگەر بچێتە ناو خەڵکێکی کۆمەڵایەتی و قەرەباڵخی و ئەوانەیە احتیمالی هەیە بۆ 3200 پاوان غرامە بکرێت بەڕێز حاجیەوە ئەوە دەربارەی ئەگەر ئەم ببێژن حکوومەتی ئیدارەکردنەوە وڵاتاندا باشە چ دەربارەی کۆمپانیایەوەدا ji بۆ گەشتیاران بەڵێ ئەوەی کە زانرابێتە تا ئێستا وەکو لای جەنابتان معلومە و بەریتانیا لە سەرەتای دەستپێکردنی کەرەنتینەکردن و لەکداونی پێڵێن لێرە بۆ بڕیاری داکەوە کۆمەکی هەموو کۆمپانیەکان بکات و کۆمەکی خەڵکانی تاکیش باکەوە ئیش ئەکەن و ئەوەی کە ئیشیش لە دەست ئەدا پشتیوانی و هاوکاریان بکات حکومەت هاتە پێشەوە بڕیاری دەرکرد بەپێی ئەوەی هەر کۆمپانیایەک لە نەفرێکەوە هەتاوەکو 49 نەفەر بە شێوەیەک ئۆپشنێکی بۆ داناوە لە 49 بۆ لە 50 بەدواوە بۆ 250 بە شێوەیەکی تر بەو شێوەیە ئێمەش بە حەقیقەت تا ئێستا بەریتانیا کۆمەکی کردوین و هاتوۆتە پێشەوە لەگەڵمانە
ئێمەش کە ئیشەکەمان لە دەستداوە تا ئێستا نەڕۆشینەوە سەر ئیش و کارمان بەس پێچێ لە ئەمڕۆ کە ئەمڕۆ ئیتر بڕۆینەوە سەر ئیش و کاری خۆمان و ئۆفیسی خۆمان و چونکە هەندێک شەریکات هەیە ئەناونسمنتیان کردووە کەوا بێنەوە ناو گەشتەکان و گەشتی فڕۆکەوانی دەست پێ بکاتەوە. هەندێک وڵات تا ئێستا هەندێک گەشتی ناچار ئەکا بۆ ئەو گەشتانەی کەوا ئەو خەڵکانەی کەوا ماونەتەوە گیریان خواردووە هەوڵەدا بیان هێننەوە و یا بگەڕێنەوە بۆ ناو وڵات. بە حقیقەت ئێمە زەرمەندی گەورە بووین لەم کۆرۆنا ڤایرەسە. هەموو کۆمپانیەکان گەورەترین زەرەرمان کردووە لە گێڕانەوەی پارە. خەڵکێکە بۆ گەشتی حجز کرد بووە لە چەند مانگی ڕابردووە بۆ ئەوەی بڕاتەوە بۆ ناو کەسوکاری لە مانگی 3 مانگی 4 مانگی 7 بە تایبەتی ئێستا کەوا ئیتر عوتڵەی مەکتەبە ینی پشووی هاوینەیە کەوا ئێستاش خەڵکەکان دڵنیا نین لەوە ئێستاش خەڵکێکی خۆمان هەیە وەکو خەڵکی بگەڕێتەوە بۆ کوردستان بۆ ناو کەسوکاری ئێستاش دڵنیانە و لە ترس و دڵە بەڕێز حاجی ئەزێر بەحسە گەشتیاران بکەم کە حتا چەند باندور لەسەر بریارەوان یا گەشتکردنێ هەبووە vê کۆرۆنایە و حتان هاژی بەردەوام دکەش بەر کوت حتان هاتە ڤاکسینێک نهاتیە دیتن باشە لە دەربارەی کارێ کۆمپانیان جارێکدن ئەگەر ئەم سەرڕاستن کۆمپانیا حتا چەند لە بریتانیا کاریوان یەن کوڕاوەستا بوونش بەر کۆرۆنایە دەریە کۆمپانیان خۆ بە یەکجاری گرتە بن هەژمار زێدەیە قوربان ئەوەی کە ئێمە بیزانین بەڕاستی کۆمپانیاکی بێشمار لە ئیش کەوتووە لە کار کەوتون نەک هەر لە سەکتەری فڕۆکەوانی لە سەکتەرەکانی کە بەس ئەوەی کە زۆر تەئسیری تێکرد بێت بە دەرەجەی یەک سەکتەری فڕۆکەوانی بووە ئەو گەورەترین زەرمەند بووە. ئەگەر بێت و بەم شێوەیە بەردەوام بێت لە ئەم کەرەنتینەکردنە و دەست پێ نەکردنەوەی گەشتەکان بەڕاستی پێناچێ کۆمپانیا زۆربەی کۆمپانیەکان بتوانن بەردەوام بن چونکە زەرمەندی گەورە بن هەم لە کرێدان هەم لە ئیجازە تازەکردنەوە لە کارەبا لە کرێی خانوو کرێی شوقەکان کرێی ئۆفیسەکان ئۆتێلەکان هەموو سەکتەرەکان بەڕاستی زەرمەندی گەورن چونکە هەمومان بەستاوینێتەوە بەیەکەوە کۆمپانیەکانیش ئەکەونەوە کاری زەرمەندیەوە ئەگەر بێت و ئەگەر تا دوومان سێمانی کەوا بێت کۆمپانیا بە دوای کۆمپانیا ئیتر دیزۆڵڤەکە ینی تەواو ینی ئەو ئالیکاریین کە حکوومەتێ دانا بە تایبەژی ڕژێن یەکەمیان داخستنا گەلێک ji karê کۆمپانیایان هیچ دەرفەتێک bi کۆمپانیایان نادەک و هەنێکی لەسەر پێخۆ بمینن ئەو ئالیکاریین حکوومەتێ چاوە کاری بوون هەنێکی ئالیکار بنج بووی karê کۆمپانیا ئالیکاریەکانی حکوومەت سەرەتا ئەوەها بوو کەوا ئەم بۆ ماوەیەکی کەمە ینی بۆ ماوەی 2 مانگ 12 هەفتە ینی وا بڵێن 3 مانگ ئەگەر بێت و تا ئەم کاتانە بێ کە دیاری کراوە کە ئەکاتە دەوروبەری 4 مانگ و ئەو ناوانە ئێمە بە دڵخۆشی و ئەیسە لێ ئەڕوانین کەوا دڵمان پێی خۆشە ئەتاک و 15 مانگ ئەگەر بێت و لە دوای 15 مانگەوە ئیتر پلس و دڵڕاوکێ دروست زیاتر دروزە بێ بۆ کۆمپانیەکان بەڵام ئەگەر بێت و دەست بکەینەوە بە کار و فرمان پێچێ ئەتوانی ناسەیەک بین و بینەوە سەر ئەوەی کەوا کۆمپانیەکان زەرمەندی گەورەتر نەبن و وردە بکەونەوە سەر خۆیان بەڵام ئەگەر بێت و ئەم کەرەنتینەیە بەردەوام بێ بەڕاستی تەسەورەکەم لە 30 لە 140 کۆمپانیەکان هەمووی بەرەو فەشەلبوون و داروخان بڕۆن و لە ناوچوون بڕۆن. باشە بەڕێز حاجی ئەو بریارە کۆیەکەتی ئەوروپای دایەژ ئیروبە دکارن 14 وڵات بە گشتی 15 وڵات بچینێ و دکارن ئەگەشتیارنەوە سەردانە وڵاتێنێکێتی ئەوروپای بکەن حتا چەند ئەڤا ئالیکارەش بووان کۆمپانیان و کارێ کۆمپانیایان بە تاکید ئەمانە تەئسیری هەیە ئەمە کردنەوەی ئەم گەشتانە بەڕووی یەکتریا و کردنەوەی سنوورەکان بەڕووی یەکتریا ئاسانکاریەکە بۆ ئەوەی کەوا دیسانەوە تجارەت و بزنس گەشت و نمایەکی تر بکاتەوە و بکەونەوە باری جوڵەوزەی بازرگانی کەوا ئیتر
لە ڕکوودا ینی لە وەستانە نەمێنێت بە حقیقت پێویستە ئێمەش چاو لە یەکێتی ئەوروپا بکەین و ئێمەش پێینەوە خۆمان و هەموو کۆمپانیەکانی تریشکەوە ئێستا چاوەڕێی ئەوەکەن گەشۆنمایەکەدا بە بازرگانی و هەموو سەکتەرەکان ئومێدی گەورەمان ئەم 2 هەفتەی ئایندەیە تا 15 مانگ چونکە ئومێدی 3 مانگ تەوابوونەکەمان لە 15 حوتا تەواو ئەبێ کە 12 هەفتەیەکرد لە هەفتەی سێوە کە ئێمە دەستمان پێ کرد. باش داوی پرس بکورتی بەڕێز حاجی عەدنان te behsa geştyaran kir du diliya geştyaran bandora koronayê li ser biryardan bû geştkirinê jalî geştyaran ve heta çend eva dê bibe pirzgirêkeke mezin li hemberî kompanyayên geştyariyê ku eger hatû yanî bi vî awayî re ji berdewam bike. بەڵێ خۆی بەڕاستی ئەوەی کە گرنگ بێ لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر ئەم پابەندی ڕێنمایی تەندروستی جیاوازە و ڕێژەی توشبوانی ئەو وڵاتەش ئەکەوێتە سەر ئەو وڵاتێکەوە ئەو خەڵکە گەشتی بۆکە ئەگەر بۆ نمونە ئێستا ئیسپانیا ئەوێ نمووی گەشە و گەشەی ئابووری گەشتیاری زیاد بکاتەوە بێوێ بەو سەکتەرە دیسانەوە دەست پێ بکاتەوە بەڵام خەڵک هەر ترس و دڵە ڕاوچەی هەیە بەڕاستی ینی تۆزێک وەختی ئەوێت ینی بۆ ئەوەی کەوا تۆ بڕۆیتەوە ئەگەر گەشتی ناچار بێ کابرا ناچارە بڕوە ئەگەر زەرور بێ ئەگەر نەخۆشی بێت ئەگەر خێزانی بێت ئەگەر کاری بێ بزنس بێت پێویستە ئەمانە بەڵام وەکو گەشتی گەشتیاری وەکو ساڵانی ڕابردوو خەڵک بڕوا بۆ هۆلیدەی بۆ هەفتەیەک یان بۆ 2 هەفتە پێچێت هێواش دەست پێ بکاتەوە نەک بەو شێوەیە وەکو ئەرزیشم کردی احتیما دەکاتە سەر بوونی ڕێژەی کۆرۆنا لە وڵاتەیە. باش زۆر سپاس بوو بەڕێز حاجی عەدنان خودیە کۆمپانیا بامو تراڤل ژە لەندەنێ تو میوانێ مەبووی.